بارزانی داوای کرد لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستاندا ڕەزامەندی بدرێت بۆ ناردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ. ڕاوێژکاری سەرۆکایەتی پەرلەمانیش دەڵێت تورکیا ڕەزامەندە پێشمەرگە بچێتە کۆبانێ. شەڕ لە نێوان پێشمەرگە و چەکدارانی بەدر لە خورماتوو ڕوویدا و 3 پێشمەرگە بریندار بوون و چەکدارێکی بەدریش کوژرا و 4 پێشمەرگەش لەلایەن ڕێکخراوی بەدرەوە بەدیر گیراون. لە شەڕی نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش لە قەرەتەپە 4 پێشمەرگە شەهید بوون و 32 پێشمەرگەش بریندار بوون. سلااوتان لەبێ بەڕێزان بەردەوامین. مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان داوای لە پەرلەمانی کوردستان کرد لە دانیشتنی ئەمڕۆیدا تاوتوێی ناردنی هێزی پێشمەرگەی کوردستان بکرێت بۆ کۆبانەی خۆر ئاوای کوردستان. مەجید ساڵح ڕاوێژکاری ڕاگەیاندنی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە هێناوتی ڕاگەیان بارزانی لە نامەکەی بۆ سەرۆکایەتی پەرلەمان داوای کردووە لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستاندا ڕەزامەندی بدرێت بۆ ناردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ. بڕیاریشە لە دانیشتنەکەی سبەینی پەرلەمانی کوردستاندا بە ئامادەبوونی مستەفای سەید قادر وەزیری پێشمەرگەی هەرێم تاوتوی ناردنی هێزی پێشمەرگە بکرێت بۆ کۆبانێ. دەربارەی ڕەزامەندی تورکیاش بۆ جوڵاندنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ ڕاوێژکاری ڕاگەیاندنی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەڵێت تورکیا ڕەزامەندی دەربڕیوە لەسەرەوەی تەنها هێزی پێشمەرگە لە سنووری تورکیاوە بچێتە ناو شاری کۆبانێەوە، بەڵام ڕێگە بە هیچ هێزێکی دیکەی هەرێم نادرێت بچێتە سنووری کۆبانێ. دوێنێی شاری کۆبانەی خۆراوای کوردستان ڕۆژێکی جیاوازی لە ڕۆژانی ڕابردووی بەڕێ کردو. جگە لە بۆردومانی فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان بۆ سەر مۆڵگەکانی داعش هیچ جۆرە شەڕ و پێکدادانێک لە نێوان شەڕڤانانی یەپەگە و چەکدارانی داعش ڕووی نەداوە. ئەیاس کەرەم نێردراویە ناوتی لە ناو کۆبانێوە ڕایگەیان دوێنێ تەنها فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان چەند هێرشێکیان بۆ سەر مۆڵگەکانی ڕێکخراوی داعش لە بەشی ڕۆژهەڵاتی شاری کۆبانێ ئەنجام داوە. وتیشی دوێنێ هیچ جۆرە شەڕ و پێکدادانێک لە ناو شاری کۆبانەی خۆر ئاوای کوردستان ڕووی نەداوە، بەڵکو تەنها چەند جارێک دەنگی تەقە هاتووە. نەبوونی شەڕ و پێکدادان لە کۆبانێ هاوکاتە لەگەڵ گەیاندنی ئەو هاوکاریە سەربازیانی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەمریکاوە بۆ شەڕڤانانی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە لە کۆبانێ. بەڵێ بەڕێزان لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە کۆماس شابازی ڕۆژنامە نووسمان لەگەڵە لە خۆر ئاوای کوردستانەوە. کۆماس ئەم کاتت باش سەرچاوەکانی ڕاگەیاندن باز لەوە دەکەن کە دوێنەی کۆبانی ڕۆژێکی جیاواز بووە بەوەی هیچ شەڕ و پێکدادانێک لە نێوان چەکدارانی داعش و هێزەکانی پاراستنی گەل یەپەگە ڕووی نەداوە. دەمەوێت زانیاری زیاترمان بدەیتێ. بەڵێ میسلااو ڕێزمێ بۆ ئێوە بینەرانتان ڕاستە توانە بڵێم کۆبانی ڕۆژێکی ئارامی تێبەڕانەوەیش دوا بە دوای ئەوەی کە ئەو چەکو تەقەمەنیانەی لەلایەن هێزە هاوپەیمانەکانەوە گەیە کۆبانی توانە بڵێم بە جۆرێ لە جۆرەکان بێدەنگیەکەوە ئەم بێدەنگیە دیاران بێدەنگیەکی بەکو ئەوتوانم بڵێم ئێوەریەکی دوای زریانەوە تو چاوەڕوانە کرێت لە ڕۆژانی داهاتوە شەڕ و پێکدادان دەست پێ بکات. بەپێی ئامارەکان و ئاماری 24 ساعتی ڕابردووی یەکینەکانی پاراستنی گەل کە باس لە کوژرانی زیاتر لە 73 چەتەی داعش کاتوە هاوکات باز لەوە دەکات کە 11 شەڕوانیەوان لە 24 ساعتی ڕابردووە یانی لەدەستداوە. چەتەکانی داعش لە 5 قۆڵەوە هێرشیان کردوە سەر کۆبانی بەتایبەت لەمری باشوور هەروەها باشووری ڕۆژهەڵات هەروە لە ڕۆژاوای کۆبانی کە زۆرترین شەڕەکان لەمەلی ڕۆژاوای کۆبانیەوە بوو کە دوا بە دوای هێرشی چەتەکانی داعش لە ڕۆژاوای کۆبانی کە 16 چەتەی داعش کوژران یەکینەکانی پاراستنی گەل دواتر هێرشێکیان دەست پێ کرد لەو ناوچەوە 4 چەتەی داعشی تر کوژران. ئەوە هەیە کە ئێستا لە کۆبانی وەزعیەتی کۆبانی بۆیە تەنزاتەشێکە بووە بۆردمانکردنی هێزە هاوپەیمانەکان وەویش بە چەند نۆبەت لەو شوێنە ئەتوانم بڵێم شەڕ و پێکدادانی شنگال و شەڕ لە سەرەکانی پرۆژێکی کاریگەری هەبووە لەسەر دۆخی کۆبانی و چەتەکانی داعش ئەمڕۆژ
دەسەرحەی توێتری خۆیانە بڵاویان کردەوە کە گوایە بەهۆی خیانەتێک کە بە ئێمە کراوە بە هەزاران کەس لە ئێمە لەلایەن یەکینەکانی فەرانسەیە لەوە کوژراون کە دیارە ئەتوانم بڵێم ئیستاکە ڕەوشی چەتەکانی داعش لە کۆبانی بەرەو ڕەوشێکی نالەبارەوە تووشی قەیرانی نظامی و عسکەری هاتوونەوەیەوە تا کەوتونەتە ناو شەڕێک کە ڕێگەی گەڕانەوەیان نەماوە ناتوانن جوڵە بکەن لە شوێنی خوانە چون باڵەفڕەکان بە بەرسەریانەوە بە هەر چەشنە جموجۆڵێک ئێستا لە ناوچەکە بێ بەتایبەت لە دەوروبەری کۆبانی لەلایەن فڕۆکە جەنگیەکانەوە ئەبینرێت وە بۆردوانەکرێت. بەڵێ سەبارەت بە هێرشی فڕۆکە جەنگیەکانی هێزەکانی هاوپەیمانان زانیاریەکانتان چین؟ دیارە هێرشانێکە کرێ بەتایبەت زۆربەی لە ملی ڕۆژهەڵات وهروە باکووری ڕۆژهەڵاتی کۆبانی و باشووری ڕۆژهەڵاتی کۆبانی چەندین جار مۆڵگەکانی چێتەکانی داعش بۆردمان کراوە بەڵام هێشتا ئامارێکی زەلال لە کوژرا و بریندارانی چێتەکانی داعش دەستی ئێمە نەکەوتوە ئەوە هەیە دوابەدوای ئەو بۆردمانکردانە ئەبینیت کە دەنگێکی پیر ئەبینرێت لەلایەن چێتەکانی داعشەوە ئەوانیش ئەتوانم بڵێم بە جۆرێک خۆیان خەشارداوە نایەنەوێت خۆیان دەرفەن کە چۆن دەرکەوتنی ئەوان بە هەمان ئاراستە چێکە فڕۆکە جەنگیەکان ئەوان بۆردمانکەوە بەجێ ئەتوانم بڵێم ڕەوشی کەش و هەوایش کەم چەند ڕۆژە کەش و هەوا تەزێنە لەبار بوو کاریگەری خۆی داناوە لەسەر شەڕی چێتەکانی داعش دەست بە یەکینەکانی پاراستنی گەل چون ئەوە دەرکەوتووە کە چێتەکانی داعش لە وەرزی سەرما و لە وەرزی زستانە ناتوانن بتوانێت شڕکەن شڕیان پێ ناکرێت. بەڵێ سەبارەت بە سنووری کۆبانێ لە ئێستادا بەتایبەت ئەو بەشەی کە هاوسنوورە لەگەڵ تورکیادا هەروەکو جاران ڕێگە نادرێت کە هاوکارەکان لەوێەوە بگەێنرێنە ناو کۆبانێ؟ بەڵێ دیارە سنووری کۆبانی بەتایبەت ئەو بەشەی سنووری ڕۆژاوای کوردستان کە سنووری کۆبانی کە لەسەر دەوڵەتی تورکیایە ئیسیش هەروەک جاران ڕێگریەکرێت و ئەمڕۆژ هەواڵنێرێکی دیها لەلایەن پۆلیسی تورکەوە دەستگیر کراوە هەنێستا چاوباتەوە دەکەن کە سەربازانی تورک بەشێک لە سنووری کۆبانیان بۆردمان کردووە بە هاوان کە دیارەوان ئەوەش هێشتا پشتڕاست نەکراوە تۆکایە ئەو هێرش و بۆردمانە لەلایەن سەربازانی تورکەوە بەڵام یەکان باسەوە دەکەن کە لەلایەن ئەرتشی تورکەوە یەک دوو نقطە لە دەوروبەر و هەروە سنووری کۆبانی لەلایەن ئەرتشی تورکەوە بۆردمان کراوە هەیە کە خەڵک ئەو شوێنیان بەرنەداوە چالاکیەکانی خەڵکی واکووری کوردستان بەتایبەت لەسەر سنوور درێژەی هەیەوە ئەمە قەیرانێکی دروست کردەوە بۆ دەوڵەتی تورکیەوە ئیتر لەولاو ئەبینین ئەردۆغان دوای ئەوەی کە باسی لەوە دەکرد کە پەیەدا و پەکەکەی وەکو تەرۆریست ناوزەرکرد دەتوانم بڵێم ئاڵۆزیەکی تر کەوتووەتە ناو شەقاموە بە جۆرێک خەڵکی تووڕەیی خۆی دەرێبەوە لە وەزعوە ئەتوانین بڵێن ئاڵۆزیەکان لەسەر سنوور زۆر بەرچاو بووە خەڵک بە تووڕەیەکی زۆرترەوە لەسەر سنوور بوونەوە باسییان لەوە دەکرد کە تا کۆبانی مەترسی لەسەر کۆبانی لا نەچێتەوە خەڵکی کۆبانی نەگەڕێنە ناو ماڵ و حاڵی خۆیان ئێمە ئەم سنوورە بەرنارێت. باشە کۆماس دوجار لە ڕێگەی فڕۆکەوە هاوکارەکانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان گەیشتە هاوکاری سەربازەکان دیارە گەیشتە کۆبانێ بە شێوەیەکی گشتی لە ڕۆژاوای کوردستان لە خۆراوای کوردستان ئەم بابەتە چۆن باز دەکرێت لە نێوان هاونیشتیمانیاندا؟ بەڵێ دیارە ئەمە ڕنگدانەوەی خۆیە بێت بەتایبەت ڕای شەقام وەجبات کە ئەتوانم بڵێم زۆر بە دووخۆشیەوە سەیری وەزعەکەکەن و ئەو هاوکاریانەی کە گەشتووە دەتوانم بڵێم تەئسیر و کاریگەری خۆی تەنانەت لە ناو ڕێکخراوەی داعش هەداناوە ترس و دڵەڕاوکێکی خستە دڵی ئەوان دیارە هەناردنی ئەو هاوکاریانەی کە لە کۆبانیەوە دژ بە شەتەکانی داعش شەرتەکەی خەڵکی زۆر دڵخۆشن بە وەزعەوە چاوەڕوان زۆر چاوەڕوانی زۆرتەکەن و باس ئەتوانم بڵێم بە جۆرێک گرێدانی ڕۆحینەتەوەیە دیارە بە درێژایی ئەم 35 ڕۆژە کە کۆبانی دەژێر هەجما بووە کۆبانی هێرش دەکراوە سەری خەڵک ئەو چاوەڕانیان زۆر زووتر بوو لە حکوومەتی باشووری کوردستان بەڵام بەناردنی ئەو هاریکاریانە ئەتوانم بڵێم خەڵک بە دڵخۆشیێکی زۆرترەوە سەری وەزعەکەکەن و ئەتوانم بڵێم بە هیوا بە ئومیدێکی ڕوونترەوە سەری داهاتوەکەن و ئەتوانم بڵێم ئەمە تەنانەت لەسەر ڕەوشی ژیانی ئاسایی خەڵکیش کاریگەری خۆی دانا. باشە کۆماس ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە و یەکێک لەو بابەتانی کە تیایدا باز دەکرێت نیشاندانی ڕەزامەندی پەرلەمانی کوردستانە بۆ ناردنی هێزی پێشمەرگە بۆ ناو کۆبانێ ئەم بابەتەیان چۆن باز دەکرێت لە نێوان هاوڵاتیاندا لە خۆرئاوای کوردستان؟ کۆماس جۆت لێمە؟
کۆماس دەنگمەگاتە تۆ بەڵێ دیارە پەیوەندەکەمان لەگەڵ کۆماس شابازی ڕۆژنامەنووس لە خۆرئاوای کوردستان سوپاس بۆ ئەو زانیاریانی کە بە ئێمەیدا بەردەوامین ئێوارەی دوێنێ بەهۆی دروستبوونی دەمەقاڵە شەڕ و پێکدادان لە نێوان چەکدارانی ڕێکخراوی بەدر و هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە گوندی یەنگیجەی قەزای خورماتوو ڕوویدا بەپی زانیاریەکانی پەیامنێری NRT بەهۆی دروستبوونی دەمەقاڵەوە شەڕێکی قورس کراوە لە نێوان چەکدارانی بەدر و هێزەکانی پێشمەرگە وتیشی لە شەڕەکەدا سێ پێشمەرگە بریندار بوون و چەکدارێکی ڕێکخراوی بەدر بە پلەی نەقیب کوژراوە و چوار پێشمەرگەش لەلایەن چەکدارانی ڕێکخراوی بەدر بەدیر گیراوە بەپێی زانیاریەکانی پەیامنێری NRT لە ئێستادا بەرپرسانی هێزەکانی پێشمەرگە و ڕێکخراوی بەدر لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکەدان پاش هێرشەکانی چەکدارانی داعش بۆ ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان و هاتنی ڕێکخراوی بەدر بۆ سنووری گەرمیان ئەمە چوارەم جارە شەڕ و پێکدادان لە نێوان چەکدارانی ڕێکخراوی بەدر و هێزەکانی پێشمەرگەی کوردستان لەو سنوورە ڕوویداوە. لە ناحیەی زومار چەکدارانی داعش هێرشیان کردە سەر هێزەکانی پێشمەرگە و بەڵام هێرشەکانیان تێکشکێنرا لە ماوەی دوو ڕۆژدا بەهۆی ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش و پێشمەرگەوە لە دەوروبەری قەرەتەپە چوار پێشمەرگە شەهید بوون و 32 پێشمەرگەش بریندار بوون بەپێی زانیاریەکانیش لە ڕوبەڕووبوونەوەکاندا زیاتر لە 100 چەکداری داعش کوژراون. دوای ئەوەی چەکدارانی داعش لە چەند قۆڵێکەوە یێڕشیان کرد بۆ سەر هێزەکانی پێشمەرگەی کوردستان بەمبەستی کۆنتڕۆڵکردنی ناحیەی قەرەتەپە بەڵام لە تەواوی یێڕشەکانیان تێکشکان با پێی ئامارە نافەرمیەکانیش لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوودا زیاتر لە 100 چەکداری داعش کوژراون ئەمە جگە لە سوتاندنی چەندین ئۆتۆمبیلیان لە بەرامبەرشدا 4 پێشمەرگە شەهید بوون و 32 پێشمەرگەی دیکە بریندار بوون. لە ماوە 48 کاتژمێر ڕابردوودا ژمارەیەکی شەهید و بریندار ڕوان کرا هێنان لە خۆشخانەکەمان لایەن تیمەکانمانەوە کە لە بەرەکانی جەنگەوە هێناوە نەخۆشخانەکەمان و هاوکاری دەستگای تەندروستی ئەمبوڵانسەکانی دەستگای تەندروستی شۆڕشیش. چەکدارانی داعش سەرەتا یێڕشەکانیان بۆ سەر گوندەکانی عەلی سەرایی و تاتران دەست پێ کرد لە پاش کۆنتڕۆڵکردنیان هێزەکانی پێشمەرگە توانیان جارێکی تر گوندەکان کۆنتڕۆڵ بکەنەوە و مەترسیەکانی سەر قەرتەپە نەهێڵن. تێکشکێنراون لەو منتیقەیە و تۆزێ لای دیەکەیان بەدەستەوە ماوە ناو قەرەتەپە حالیان ئیسا بە هاوەنوین کاگمەردان کڵۆژۆیی ئەوان ڕاویان ناون زیاتر لە 20 قەناس 30 قەناس تەقی لێمە کردو لەو ڕەوایە یعنی 6 ساعت 7 ساعت مەقاوممان کرد. هێزەکانی پێشمەرگەی کوردستان لەگەڵ چوونە ناو گوندەکان تەواوی مۆڵگە و بارەگاکانی چەکدارانی داعشیان سوتاند بۆ ئەوی چەکدارەکان نەتوانن جارێکی تر دزە بکەنە ناو خانووی گوندەکان و لە ڕێگەی قەناس بەدەستەکانیانەوە پێشمەرگە شەهید و بریندار بکەن. هەمووی هێزیها لەوراکە هەمووی هێزیە قەرەتەپەمان لەورە هەمووی کشیتەوە کراوە هێزی تۆپخانەش هات لەوراکەوەی ساگا هەموو بە هاون و مەدفەعی و ئەمانە گەشتنەتە وراگە ئەوان لە ئینسحابکردن. سەرباری ئەوەی دۆخی ئەمنی ناو ناحیەی قەرەتەپە هێوربوونەوەی بەخۆی بینیوە و ژمارەی زۆری پێشمەرگە بەنێو کوچە و کۆڵانەکان بڵاویان پێکراوە بەڵام تا ئێستا ئەو خێزانانەی کە ئاوارە بوونە نەگەڕانتەوە بۆ شوێنەکانی خۆیان بۆ ئەو مەبەستەش ئامادەکاری تەواو کراوە و داوا دەکرێت خێزانەکان بگەڕێنەوە هیچ مەترسیەک لەسەر قەرتەپە نەماوە. دیارجەمال NRT ناحیەی قەرەتەپە. ساڵح موسلیم ڕایگەیانە و چەکانەی بۆ کۆبانێ نێردراون چەکی کورد بوون و بۆ کورد نێردراون دەژڵێت کۆبوونەوەی لایەنە کوردەکانی خۆراوە لە شاری دۆک ئەنجامی باشی هەبوو و چاوەڕێ دەکەن دوێنێ کۆتایی پێبهاتایە. ساڵح موسلیم هاوسەرۆکی پارتی یەکێتی دیموکرات پێدا دوای سەردانکردنی پەرلەمانی کوردستان و کۆبوونەوەی لەگەڵ یوسف محەممەد سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکی پەرلەمان ڕایگەیان ئامانجی سەردانەکەیان بۆ سوپاسکردنی پەرلەمان بووە کە لە ڕۆژانی ڕابردوودا دانینا بە کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستاندا سەبارەت بە هاوکارەکانی هەرێمی کوردستان بۆ ڕۆژاوای کوردستان هاوسەرۆکی پێدا ئاماژەی بەوە کرد سوپاسی حکوومەت و خەڵکی باشووری کوردستان دەکەن بۆ ئەو هاوکاریانەی پێشکەشی خەڵکی ڕۆژئاوای کوردستانیان کردووە و چاوەڕێی هاوکاری زیاتر دەکەن چونکە پێویستیان بەچەکە. سەبارەت بە ئەنجامی کۆبوونەوەی لایەنە کوردەکانی ڕۆژئاوا لە شاری دهۆک ساڵح موسلیم ئاشکرای کرد
کۆبوونەوەکە ئەنجامی باشی هەبووە و چاوەڕێژیان کردووە کە دوێنێ کۆتایی پێبهاتایە. کەمتر لە 24 کاتژمێر دوای ڕاگەیاندراوەکەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان، کۆسرەد ڕەسوڵ جێگری سکرتێری گشتی یەکێتی نامەیەکی بۆ بارزانی ناردوو، تیایدا جەختی کردوتەوە لەسەر پێویستی یەکەڵوێستی و یەکڕێزی کورد لە ئێستادا. کۆسرەد ڕەسوڵ لە نامەکەدا بە بەرزانی گەیاندووە یەکێتی دەستخۆشی لە هەر هەوڵێک دەکات لە گەیاندنی هاوکاری سەربازی بۆ کۆبانێ. دەژڵێت ئەگەرچی یەکێتی تێبینی لەسەر بەڕێوەچوونی کارەکان هەیە لەسەر هەموو ئاستەکان لە هەرێمی کوردستان، بەڵام قۆناغەکە هەستیارە و دەبێت یەکڕیزی بپارێزن. بە بڕوای چاودێرانیش ئەو نامەی کۆسرەد ڕەسوڵ ئاماژەیە بەوەی بەشێکیان باڵێک تەحەکوم بە مەکتەبی سیاسیەوە دەکات و بە ناوی یەکێتیەوە قسە دەکەن. ساڵێک و 11 ڕۆژ تێپەڕیوە بەسەر بەستنی پلەنیۆمی یەکێتی نیشتیمانی کوردستاندا کە تیایدا ڕۆژی سیوێکی مانگی یەکی ساڵی 2014 دیاری کرد بۆ بەستنی کۆنگرەی چوارەم. بەڵام لەو ڕۆژەدا کۆنگرە نەکراو. ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی دوای خست بۆ کاتێکی نەزانراو کە تا ئێستاش نازانرێت کەی کۆنگرەکە ئەنجام دەدەن. با بڕوای بەشێکی چاودێران ئەنجام نەدانی کۆنگرە کاریگەری بەرچاوی لەسەر بارودۆخی ناوخۆی یەکێتی و غیابی بڕیاری مەرکەزی حیزبەکە دروست کردووە و نامەکەی کۆسرەد ڕەسوڵ جێگری جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتیش بۆ بارزانی باشکرا ئەوەی دەرخست. نزیکەی 3 مانگە مەکتەبی سیاسی یەکێتی هیچ کۆبوونەوەیکی ئەنجام نەداوە. وەکە و چاودێرانە ئاماژەی پێدەدەن بەنەمای کێشەکە ئەوەیە لە کاتێکدا مەکتەبی سیاسی کۆ نەبۆتەوە یان بە شێوەیەکی تر توانای کۆبوونەوەی نییە باوەی ناکۆچەکانەوە. بەڵام بەیاننامە بە ناوی مەکتەبی سیاسیەوە دەردەچێت و قسە لەسەر بابەتێکی هەستیاری وەک ناردنی چەک دەکات بۆ کۆبانێ. کەمتر لە 24 کاتژمێر دوای بەیاننامەکەی مەکتەبی سیاسی یەکێتی کە تیایدا ڕای گەیاندەبوو ئەو چەکانی نێردراون بۆ کۆبانێ هی یەکێتیە. کۆسرەد ڕەسوڵ ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ئاماژەی بۆ داوە یەکێتی دەستخۆشی لە هەر هەوڵێک دەکات لە گەیاندنی هاوکاری سەربازی بۆ کۆبانێ. کۆسرەد ڕەسوڵ کە لە کۆنگرەی سێمی یەکێتیدا لە حوزەیرانی 2010دا وەک جێگری سکرتێری یەکێتی دیاری کرا. لە بەشێکی تری نامەکەیدا داوای لە بەرزانی کردووە بایەق بە بڵاوکردنەوەی ئەو بەیاننامە و هەڵا ڕاگەیاندنانە نەدات لەسەر ناردنی چەک بۆ کۆبانێ دروست بووە. ئەوەش وەک چاودێران دەڵێن ئاماژەیەکی ناڕاستەوخۆیە بە ڕاگەیاندراوەکەی مەکتەبی سیاسی یەکێتی. دەرکردنی بەیاننامەش بە ناوی یەکێتیەوە لە کاتێکدایە ئەو ماوە زۆرە مەکتەبی سیاسی هیچ کۆبوونەوەیکی ئەنجام نەداوە. بەلای بەشێکی چاودێرانەوە مانایەوە دەگەیەنێت بەشێکیان باڵێک تەحەکوم بە مەکتەبی سیاسیەوە دەکات و بە ناوی یەکێتیەوە قسە دەکەن. ئەوەشی کا لە نامەکەی کۆسرەد ڕەسوڵدا دەردەکەوێت ئەوەیە کۆسرەد ڕەسوڵ ئاگای لە بەیاننامەکەی مەکتەبی سیاسی یەکێتی نییە. هەرەوەش قەبارەی و ناکۆچی و یەکتر فەرامۆشکردنە دەردەخات کە لە دەستگا حیزبی و ڕاگەیاندنەکانی یەکێتیدا هەیە و ئەوەش دیسانەوە ئاستی قەبارەی نیگەرانەکانی کۆسرەد ڕەسوڵ پیشان دەدات بەرامبەر ئەو بارودۆخە. 3 خۆپیشاندان لە هەولێر ئەنجام درا. خوێندکارانی کۆلێژی هەولێری پزیشکی بۆ 7ەم ڕۆژ بایکۆتی وەڵەکانی خوێندنیان کرد و هاوشانی دەرچووە دانەمەزراوەکانی زانکۆکانی سنووری گەرمیان لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرد بوونەوە و هیچ لایەکیان وەڵام نەدرانەوە. خوێندکارانی کۆلێژی پەروەردەی مەخموریش لە بەردەم سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین گرد بوونەوە و ئەوانیش بێ وەڵاممانەوە. خۆپیشاندان و گردبوونەوەی خوێندکارانی کۆلێژی هەولێری پزیشکی دژی کردنەوەی کۆلێژی پزیشکی ئەهلی لە زانکۆی کوردستان و خۆپیشاندان و مانگرتنی خوێندکارانی دەرچووی زانکۆکان لە بەرامبەر دانەمەزراندنیان بەردەوامی هەیە و لە بەرامبەردا تا ئێستا بە شێوەیەکی فەرمی وەڵامی ئەو خوێندکارە ناڕازیانە نەدراوەتەوە. بۆ ڕۆژی 7ەم خوێندکارانی کۆلێژی هەولێری پزیشکی وەک دەربڕینی ناڕزایی نەچوونە ناو هۆڵەکانی خوێندن و لە خۆپیشاندانێکدا لە بەردەم کۆلێژەکەیان تاک و بەردەم ئەنجومەنی وەزیران بەڕێپەیوان ڕۆیشتن. هاوکات ئەو خوێندکارانە داوایان لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم کرد پێداچوونەوە بە بڕیاری کردنەوەی کۆلێژی پزیشکی بدات لە زانکۆی کوردستان بەو پێی زانکۆی ناوبراو ڕاستەوخۆ سەر بە ئەنجومەنی وەزیرانە. لە بەرامبەر پشتگوێخستنی داواکاریەکانیشان خوێندکاران ئاماژەیان بۆ ئەوە کرد کە بەردەوام دەبن لە دەربڕینی ناڕزایەتی و نەچوونیان بۆ ناو هەڵەکانی خوێندن. داواکاریمان دەگەینە بەڕێستان بۆ پێداچوونەوەیەکی بەپەلا
لە بڕیاریکردنەوەی کۆلێژێکی پزیشکی تایبەت لە زانکۆی کوردستان ئەم کۆلێژە تایبەتە قوتابی بە کۆنمرەیەکی یەکجار کەم وەردەگرێت لە کۆلێژە پزیشکە گشتەکانی لە زانکۆ حکومیەکان مانگرتنمان بەردەوامە 7 ڕۆژ بەردەوامیش دەبین تا وەڵامێک وەردەگرین ناچینە هۆڵەکانی خۆێنش بە هیچ شێوەیە. دوای ئەوەی لە بەردەم ئەنجومەنی وەزیران خوێندکارە خۆپیشاندەرەکان هیچ وەڵامێکیان نەدرایەوە خوێندکارەکان چوونە بەردەم پەرلەمان تاکو و داواکاریەکەیان بگەێن و داواکار بوون پەرلەمانی کوردستان لە ڕێگەی یاساییەوە کۆلێژی پزیشکی سەر بە زانکۆی کوردستان دابخات لە بەرامبەردا ئەندامێکی پەرلەمان داواکاری خوێندکارەکانی بەڕەوازانی و باسی لە کۆبوونەیەکی پەرلەمان و ئەنجومەنی خوێندنی باڵا و وەزارەتی تەندروستی و سەندیکای پزیشکان کرد کە چاوەڕێ دەکرێت ئەنجام بدرێت. هەردوو لیژنەکە لەگەڵ قوبات تاالبانی و هەردوو وەزیری خوێندنی باڵا و تەندروستی سەرۆکی بۆردی پزیشکی کە پێک هاتوون لە 5 کەس لە خوێنی لەکردنەوەی هەر کۆلێژی خوێندنی باڵای کوردستاندا ئێمە دانیشتن هەیە و قەرار لەسەرەوە دەچی بکەین پەرلەمانی کوردستان هەوڵ دەدا و پێشتان دەڵێن کە زیاتر لە ئێوە بە پەرۆشە بە ئەو مەزوعە و پاڵپشتی ئێوەیە. هاوکات ماوەی 3 ڕۆژە ژمارەی خوێندکاری گەرمیانی دەرچووی زانکۆکان کە تا ئێستا دانەمەزراون لە بەردەم ئەنجومەنی وەزیران لە مانگرتن بەردەوامن و داوا دەکەن خوێندنی ساڵانی ڕابردوویان بە فیڕۆ نەچێت و دابمەزرێنرێن بەڵام ئەوانیش تا ئێستا هیچ وەڵامێکیان نەدراوەتەوە. هەر لە درێژەی مانگرتن و خۆپیشاندانی خوێندکارانی زانکۆ بەشێک لە خوێندکارانی کۆلێژی پەروەردەی مەخموور لە بەردەم سەرۆکاتی زانکۆی سەلاحەدین گربوونەوەیەکیان ئەنجامدا و داوای ئەوەیان دەکرد دەوامی خوێندنیان بگەڕێتەوە بۆ کۆلێژی پەروەردەی هەولێر بە شێوەیەکی کاتی ئەویش بەهۆی تێکچوونی ڕەوشی ئەمنی لە قەزای مەخموور وەک خوێندکاران خۆشیان ئاماژەیان پێکرد ئەوانیش هیچ وەڵامێکیان نەدراوەتەوە. وەکو قوتابیانی کۆلێژ پەروەردەی مەخموور ئەوە 2 ساڵە لەوێ دەخوێنین ئەم ساڵ مەرحەلە سین تا ئێستا هیچ کەشێکمان نەبووە 9 ڕۆژ ئێمە یاداشمان نووسیوە داوامان کردو بە شێوەیەکی کاتی بتوان بمانگەڕێنەوە هەتاکو وەزعی مەخموور ئارام دەبێت تا ئێستا یعنی وەڵامێکە جدیەمان پێ نەگەیشتووە کە لە مەخموور بیان لە هەولێر بێت. ساڵانە و لەگەڵ دەستپێکردنەوەی وەرزێکی نوێی خوێندن لە قوتابخانە و زانکۆکانی هەرێم بەهۆی چەندین کێشەی جیاواز خوێندکارانی سەرجەم خۆناغەکانی خوێندن گربوونەوە و خۆپیشاندان ئەنجام دەدەن بە تایبەت بەهۆی دانەمەزراندنی خوێندکارە دانەمەزراوەکان دوای دەرچوون لە زانکۆکانی هەرێمی کوردستان. بێسون خدر NRT هەولێر. داگیربوونەوەی خوێندکارانی کۆلێژە پزیشکەکانی هەولێر و سلێمانی لە بەرامبەرکردنەوەی کۆلێژی پزیشکی لە زانکۆیەکی ئەلیدا بەشێک لە خوێندکارانی کۆلێژە پزیشکەکانی دهۆکیش خۆپیشاندانێکیان ئەنجامدا و داوایان کرد ڕێگری بکرێت لە کردنەوەی کۆلێژی پزیشکی لە زانکۆ ئەهلەکاندا. پشتی ناڕازیبوونا خوێندکارین کۆلیژên پزیشکی هەولێر و سلێمانیە ئەڤرۆ خوێندکارین کۆلیژا پزیشکی زانینگەها دهۆکێژی ناڕازیبوونا خۆ دیارکرد هەمبەر vekirina کۆلیژا پزیشکیە ئەهلیل هەرێما کوردستانê دیارkirin کو پزیشکی پارە ناهێتە kirin belko maf û mandîbûn têta rojevê. ئەم وەکی قوتابیên حکومی ئەم دژی هەر کۆلیژێک ئەهلینە چونکی مە gelek mandîbûn yadîtî heta geç navê qunoxê ئەم me nevêtin yanî ser serkîstê me çi kôlîjê dîve bin قوتابیە زەنگین دێڕابیتن پارێ خۆ دێکڕیتن چونکی ئەم قوتابیە حکومی ئەمێ ترابوون ینی مەشەف و ڕۆشێت کردینەیەک ئەمە gelek زەحمەت یادیتی حتا ئەم گەشت نەوێ قۆناویش ئەم دژی هەر کۆلیژێک ئەهلینە. لەگەل ئەڕایانی مەکە ڕێگە بدرێت بەکردنەوەی کولێ پزیشکی ئەهلی چونکە ئەوە یەکێکە لە ئەوەی کوا دەکات کە مافی مە بخرێت بێگمەش ئەمەش مافی خۆمان و لەگەل ئەوەی نەکە مافی مە بخرێت تالبە هەست بۆی دەکات کە هەست دەکات ماندبینی بەلاش دەڕات يعني طالبة كدتي هرب بارا ناجح دبير شهادة خوي بدس ديني كلا كتشي إمش خمان دكوجين كداخلين إنه تا شهادة كي بدس دين يعني اشتكى براي من درسني. نبو بزيشكي تايبات نبو بزيشكي تايبات نبو بزيشكي تايبات نبو بزيشكي تايبات خوێندکارên xirvebûyî diyar kirin ku nabît ev kulîja pizîşkiya ehlî bihête vekirin ji ber ku kartîkirinê li metket û mandîbûna hinde salên xandinê bi herwet çîn û pizîşkî jî girêda jiyana xelkiye lewma neya rawaya bawernama pizîşkî bi pare bihête dan. اف كليه يعني هون بو حمي دكتوره كو تحف صالادات طلبه بشن بوري ببنا دكتور وام في تعبيد بين وكو ام ببنا دكتور او هم هوصل بوري بن ام بين يعني يعني حياته انسانيه تدايا طبنا تشتاق بسيطه هم هوصل بسطينه فكرنا كليه اهلي ويت بزيشكي از بيجم نوبيت كلية أهلية بزيشكي فابن چونكو بارا نب ماستيان از بیم گلک خالته
Vekirina Kulîja Pizîşkiya Ehlî karvedanên ciyawaz dîv xwe çêlî hemî parêzgehên herêmê xirvebûn û narazîbûn hatîne kirin. Duhokê jî xirvebûyan diyar kirin. Ew li ser narazîbûna xwe berdewam bin ta arîşawan bihête çarekirin. Dîman Mehmûdên RT Duhok. لە کەمپی گەویلانی ئاوارەکانی خۆراوە خوێندنگایەکی 12 پۆلی کرایەوە کە 910 خوێندکار لە خۆ دەگرێت. خوێندکارەکانیش داوا دەکەن لە دوای تەواوکردنی قۆناغی ئامادەیی لە کۆلێژ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان وەربگیرن. بەڕێوەبەری پەروەردەی بەردەڕەشیش دەڵێت بۆ ئەم ساڵی خوێندنی ئاوارەکان پێویستیان بە 3 خوێندنگای دیکە هەیە. بۆینە دابران ئەلپرۆسەیە خواندنێ و بەردەوامیدان بێ خواندنە خۆ و هەرچەند ئاوارانە و ئەلزێدێ خۆ دیرن دناوا کامپان ئاکەنجی کرینە ئەلکەمپا گاویلانیا کوچبەرن ڕوش ئاوا بۆی زارۆکن کەمپێ خواندنگایەکە 12 ڕێزی هاتی ڤەکردن خوانکارن کەمپێژی درێژە بە خواندنە خۆ دەدەن وەکە ئەو دەبێژن ئەو منهەجی کوردستانê دەخوێنن بێ زمانە عەرەبی لێ بووی وانە زۆر باشە و دەخوازن پشتی تەمامکردنا خواندنە خۆ ئەلزانکۆیان کوردستانیژی بەهێن وەرگرتن. بە کەلۆریان برد خوێنن ومنهاجمة عراقية ومترجمة بعربي والحمد لله واتصال ما نتشونا توازن مخندنا خو بكاملين ان شاء الله مخلاص كن يششي هرنا جامعة ومجامعة خلاص كن ومجيب لنا ماوستا او مامۆسای نوانین به خوانکاران جی دەبێژن ئەویش خەلکی ڕوش ئاوانە وەکە ئەو دەبێژن خواندنا منهەجی کوردستانê بۆی خوانکاران ڕوش ئاوا زۆر باشترە ئەل ئەوێ بەریانەها ئاوان دەخواند لێ کارکردنا وانە و گوتنا وانەیان ئەو بەگرێ بەس هاتین دامەزراندن. طبخانة كمبي قويلانة أمسي دوامات كن يعني سي شيفت هن الجمة بنارتي دي شيفت وآمدي شيفتك ما مستاق تفدهن يعني كاملا قش مختص بريوان جامعين يعني وعقود بريوان هنا عقود يوان هنا كان قسمك جوان هن يعني محاضر وانا ڕێڤەبەرێ پەروەردە قەزا بارداشی دەبێژە ئەو نەها کارێ ڤەکردنا خواندنگەکە دەکەن ئەلکەمپێ چونکی داوامەوێ خواندنگێ سێ داوامن لێ هاتنە ئاوارەیەن کوبانێژی بە ئەفرێژایە زۆر ئەوان دێ پێتیڤ بێ سێ خواندنگە هێندی دەبێت دەخوازیت ئەل ڕێڤەبەریە گشتیا پەروەردە دووکێ خواندنگە هێن زێدەتر ڤەکەت دناوە ئەڤێ کەمپێدا. پاش هاتنی برایانی کوردی ڕۆژئاوە لە کۆبانێ کە چەند ڕۆژێکە گەیشتنەتە کەمپی گەویلان ژمارەیان 6,000 لێرەوە بە دەرفەتی دەزانم داوا لە بەڕێبراتی گشتی پەروەردەی دۆک بکەم کە 3 قوتابخانە دیمانیش پێویستە کە بە زووترین کات بێتە چاکردن تاوکو بتوانین ئەو هەموو ژمارە زۆرەی قوتابیانی کۆبانێ لە ئامێز بگرین و بتوانین هەموو سەکانی خوێندنیان بۆ بەرجەستە بکەین. دێنەهادا ناوا کەمپا گەویلان خوانکارن کەمپێ هەیە پۆلا 12 ئامادەیە درێژەیە بێ خواندنا خۆ دەدەن و هەژمارە خوانکارن وێژی ئەلقۆناغا بەنارەت پێتری 800 خوانکارانە و ئەلقۆناغا ئامادەیژی 45 خوانکار هەنە. دڵشاد ئەنوار NRT کەمپا گەویلان. سەرۆکۆماری ئێران ڕایگەیان وڵاتەکەی تا کۆتایی بەرگری لە خەڵکی عێراق و سوپاکەی دەکات و دەژڵێت هەموو هاوکاریەک پێشکەشی عێراق دەکەن بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ چەکدارانی داعش. ئاژانسی هەواڵی ئێرانی ئێرنا بڵاوی کردەوە حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران لە کاتی کۆبوونەوە لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاندووە هێرشی ئاسمانی ئەمریکا هاوپەیمانان بۆ سەرچەکدارانی داعش بە قازانجی ئەو گروپە کۆتایی دێت. ڕاشی گەیان پێویستە وڵاتانی ناوچەکە پێکەوە بە هاو ئاهەنگی دژ بە داعش هەوڵەکانیان چڕ بکەنەوە. لای خۆشیەوە عەبادی ڕۆڵی ئێرانی لە عێراق و ناوچەکە بە گرنگ وەسف کرد و ڕایگەیان چەکدارانی داعش مەترسیان بۆ سەر ئاسایشی وڵاتانی ناوچەکە دروست کردووە. لەبارەی چارەنووسی ئەندامانی ڕێکخراوی مجاهیدینی خەڵقی ئێران عەبادی جەختی کردەوە ڕێگە بەو ڕێکخراوە نادرێت لە عێراقەوە دژ بە ئێران چالاکی بکەن و وتیشی ئەرکینەتەوە یەکگرتوەکانە ئەندامانی مجاهیدینی خەڵک لە عێراق دەربکەن. کۆشکی سپی ڕایگەیان جۆ بایدن جێگری سەرۆکی ئەمریکا پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ئەنجام داوە بەر لە سەردانەکەی بۆ تاران و باسییان لە بارودۆخی ئەمنی و سیاسی عێراق کردووە. کۆشکی سپی لە بەیاننامەیەکدا ڕایگەیان جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە درەنگانێکی شەودا پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ئەنجامدا بەر لەوەی عەبادی سەردانەکەی بۆ تاران ئەنجام بدات. بە گوێرەی بەیاننامەکەی کۆشکی سپی لەو پەیوەندی تەلەفۆنیەدا بایدن و عەبادی وتوێژیان کردووە دەربارەی دوا پێشاتە ئەمنیەکانی ناوخۆی عێراق و
ئەو پێشکەوتنانەی کە هێزە چەکدارەکانی عراق لە بەرەکانی شەڕ لە دژی ڕێکخراوی داعش تۆماریان کردووە. هەر لەو پەیوەندیەدا بایدن جەختی کردوتەوە لە پشتیوانی واشنگتۆن بۆ هەوڵەکانی سوپای عراق و هێزانەکان کە بە تەواوی هاوتەری بن لەگەڵ چوارچێوەی ڕێکەوتن نامەی استراتیژی نێوان هەردوو وڵات. بەشێک لە خوێندنگاکانی قەزای سەید سادق کێشەی نەبوونی مامۆستای پێویست و نەبوونی پەرتووکی خوێندن و بینای پێویستیان هەیە. خوێندکارانیش داواکارن لایەنە پەیوەندیدارەکان کێشەکانیان بۆ چارەسەر بکەن. لە سنووری قەزای سەید سادق هاوشێوەی زۆرینەی ناوچەکانی تری هەرێمی کوردستان چەندین کێشەی پەروەردەی بەرۆکی خوێندکاران و مامۆستایانی گرتووەتەوە و کەمی مامۆستا یەکێکە لە کێشە گەورەکانی ئەم ناوچەیە بە جۆرێک تا ئێستا بەشێک لە خوێندکاران چەندین وانەیان نەخوێندووە و ئەمە سەرەڕای گرفتی کەمی پەرتووکی خوێندن لە ناوەندەکانی خوێندن لە سەید سادق. مانگی تر کورسی یەکەم دەست پێگاو هیچ مامۆستایەکمان نییە، ئێمە هیچمان نەخوێندووە تا ئیمتیحانی تیا بکەین. لە کەم و کوڕی بینایشەوە بیناکەمان بەڕاستی درزی بردووە لە هەنێو شوێنەوە، یعنی ترسی ڕوخانی لێ ئەکرێ. بۆ ئێمە داوام وایە کە لە هاوکاریمان بکەن مدیری پەروەردە داوا لە جەنابی وەزیرەکەم بەخۆریوە. جگە لە کەمی و خراپی بینای خوێندن و کەمی مامۆستا و پەرتووکەکانی خوێندن گرفتی گواستنەوەی مامۆستایان لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سەید سادق کێشەی بۆ زۆرێک لە خوێندنگاکان دروست کردووە و ئەمساڵیش نزیکەی لە سەدا 20 مامۆستایانی ئەو سنوورە داوای گواستنەوەیان بۆ سنووری بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردەکانی دیکە کردووە. ئەمساڵ 252 مامۆستا داوای گواستنەوەیان کردووە بۆ دەرەوەی سەید سادق. بۆیە ئێمە داواکاری لە حکوومەتی هەرێم کە هاوکارمان بێ لە دامەزراندن و یاخود ئەو گرێبەستانی کە حکوومەت هەرێم بەنیازە ئەنجامی بدات ڕێژێکی باشی بۆ سەید سادق بێ، بۆیە بتوانین دەرچوانی زانکۆ پەیمانگەکانی خەڵکی سەید سادقدا بمەزرێنیت. لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سەید سادق 24,000 خوێندکار بەسەر 85 خوێندنگادا دابەش بوون و کە 87 خوێندنگایان بنەڕەتیە و 12 ئامادەی و 2 باخچەی ساوایان و 4 بنکەی فێرکردنی گەوران. لە بەرامبەریشدا 1645 مامۆستا لە خوێندنگاکانی سەید سادق وانە دەڵێنەوە کە 902 مامۆستایان خەڵکی دەرەوەی قەزاکەن. نەبوونی مختبەراتی پێویستە بۆ وانە زانستیەکان وەکو کیمیا، فیزیا، بایۆلۆجی ئەمانە هەن وەکو مختبەر، بەڵام شتێکی زۆر سادە و سەرەتایی، یعنی شتێکی لەگەڵ سەردەمان نییە، لەگەڵ ئەوەیان نییە کە پێش بکەوێت. ساڵانە لەگەڵ دەستپێکردنی وەرزی نوێی خوێندن چەندین کێشە و گرفت ڕوبەڕووی کەرتی پەروەردە دەبێتەوە بە تایبەتی لە شارۆچکە و گوندەکاندا. بەردەوامیش بەرپرسانی حکومی و وەزارەتی پەروەردە بەڵێنی چارەسەرکردنی کێشەکان دەدەن. وریە حەمەکەریم NRT سەید سادق. باپی راپۆرتێکی هاوکاریکردنی منداڵانی سەر بە نەتەوەیە گرتوەکان بە ملیۆنەها کەسی خواردەمەند 20 ساڵ دوور لە گۆڕەپان و ناوەندەکانی شەڕ لە نێو ماڵ و قوتابخانە ڕوبەڕووی ئەشکەنجەی جەستەی و دەرونی دەبنەوە. هاوکات راپۆرتەکەش ئاشکرای کردووە لە هەر 5 خولەکێکدا منداڵێک باوەی توندوتیژیەوە گیان لەدەست دەدات. ئەگەرچی قوتابخانە و خێزان بە شوێنێکی ئارام و گرنگ بۆ پەروەردەی مناڵدا دەنرێت، بەڵام لە جیهاندا و بە تایبەت لە وڵاتانی جیهانی سێم قوتابخانە و خێزان بۆتە شوێنێکی نائارام بۆ منداڵان، ئەویش بەهۆی ئەو توندوتیژیە جەستەیی و دەرونیانەی کە بەرامبەر منداڵان ئەنجام دەدرێت. سندوقی هاوکاریکردنی منداڵان سەر بە نەتەوەیە گرتوەکان ئاشکرای کرد لە هەر 5 خولەکێکدا منداڵێک بەهۆی توندوتیژیەوە گیان لەدەست دەدات. بەپێی راپۆرتێکی نووسینگەی بەریتانیا یونیسف بە ملیۆنەها کەسی خواردەمەند 20 ساڵ بە دوور لە گۆڕەپان و ناوەندەکانی شەڕ لە نێو ماڵ و قوتابخانە و لە نێو کۆمەلگاکاندا ڕوبەڕووی ئەشکەنجەی جەستەیی و دەرونی و توندوتیژی دەبنەوە. لە راپۆرتی ئەو منداڵانەی کە لە مەترسیدان کۆتایی هێنان بە توندوتیژی دش بە منداڵ ئاماژە بەوە کراوە کە گەورەبوونی خێرایی شارەکان، بێکاری و نایەکسانی کە ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندایە بۆتە هۆی زیاتربوونی توندوتیژی دژی منداڵان و ڕۆژانە نزیکەی 345 منداڵ بەهۆی توندوتیژیەوە گیان لەدەست دەدەن و 175 ئەو حاڵەتانە لەو شوێنانە تۆمارکراون کە دوورن لە شەڕ و ئالۆزی. هەروەها لە 125 منداڵانی جیهان لە نێو خێزاندا ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە و لە هەردە منداڵی کچ یەک منداڵ ڕوبەڕووی دەستدرێژی دەبێتەوە. ئەو منداڵانەی لە وڵاتە ئاژارەکاندا دەژین زیاتر ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە و لە وڵاتانی ئەمریکای لاتین مەترسی کوژرانی منداڵێک بە بەراورد لەگەڵ مەترسی کوژرانی منداڵێک لە بەریتانیا 7 ئەوەندە زیاترە. لە بەشێکی دیکەی راپۆرتی سندوقی هاوکاریکردنی منداڵان
باسیەوە کراوە کە ژمارەی و منداڵانەی تا تەمەنی 5 ساڵ بەهۆی ئەو نەخۆشیانەوە کە دەکرێت چارەسەر بکرێن گیان لەدەست دەدەن لە ساڵی 2000ەوە زۆر زیادی کردووە. تەنیا لە بەرازیل لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا 15,000 منداڵ بوونەتە قوربانی توندوتیژی. لە وڵاتانی ئەفریقاش وەکو کینیا لە هەر 3 منداڵی کچ 1 کچوو لە هەر 6 منداڵ یەکێکیان ڕوبەڕووی دەستدرێژی سێکسی و توندوتیژی دەبنەوە و تەنیا لە سەتایەکی ئەو جۆرە حاڵەتانەش تۆمار دەکرێن. هاوکات بەپێی لێکۆڵینەوەکان لە 130 ئەو منداڵانەی تووشی ئەو جۆرە کارەساتانە دەبن تووشی نەخۆشی قەیرانی دەرونی و دەڵەڕاوکێ دەبنەوە. لە بەردەوامی راپۆرتەکەی یونیسێفدا ئاماژە بەوە کراوە کە توندوتیژی دژی منداڵان تەنیا لە 41 وڵاتدا قەدەغەیە و لە بەشێکی زۆری وڵاتە دەوڵەمەند و پێشکەوتۆکانیش میکانیزمی پێویست بۆ پاراستنی منداڵان لە ئارادا نیە. ناونیشانەکان بەر لە کۆتایی. بارزانی داوای کرد لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستاندا ڕەزامەندی بدرێت بۆ نردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ. ڕاوێژکاری سەرۆکایەتی پەرلەمانیش دەڵێت تورکیا ڕەزامەندە پێشمەرگە بچێتە کۆبانێ. شار لە نێوان پێشمەرگە و چەکدارانی بەدر لە خورماتوو ڕوویدا و 3 پێشمەرگە بریندار بوون و چەکدارێکی بەدریش کوژرا و 4 پێشمەرگەژە لایەن ڕێکخراوی بەدرەوە بەدید گیراون. لە شەڕی نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش لە قەرەتەپە 4 پێشمەرگە شەهید بوون و 32 پێشمەرگەش بریندار بوون. بە یارمەتی هاوکارانم ڕۆماڵ کۆتایی هات. شەوتان شاد.